سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە ئێستا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە ئیدارەی ئاو و ئاوەڕۆی ڕەوانسەر، دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی دیکە لە مەهاباد، گیانبەختکردنی هاوڵاتیەکی خەڵکی هەرێمی کوردستان لە هێرشی تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی شەمس عومران لە شیراز، مانگرتن و کۆبوونەوەی کەشاوەرزان لە شادگان، کۆبوونەوەی خاننشینکراوانی فەرهەنگی لە یەزد و گیان لە دەستدانی گوماناوی ڕۆژنامەنووسێک لە تاران. درێژەی هەواڵەکان ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە ئیدارەی ئاو و ئاوەڕۆی ڕەوانسەر. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەمە 11 خەرمانان کرێکارانی شاغڵ لە ئیدارەی ئاو و ئاوەڕۆی ڕەوانسەر دژبەنەدانی داخوازیە دواخراوەکانیان کۆبوونەتەوە. بەپێی ئەو راپۆرتە کرێکارانی قەراردادی و شۆفێرانی ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی ڕەوانسەر کە نزیکەی 40 کەس دەبن ماوەی 6 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. باوتەی کرێکارانی ناڕازی کاتێک لە ئاست دۆخی خراپی پیشەیە و معیشەتی ناڕزایەتی دەرەبڕن هەڕەشەی دەرکردنیان لێ دەکەن. دەستبەسەرکردنی هاوڵاتیەکی دیکە لە مەهاباد. بەیانی سێشەمە 11 خەرمانانی 1403 عادڵ کاکە تەمەن 23 ساڵ و خەڵکی گوندی دۆستاڵی سەر بە شاری مەهاباد لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە ڕفێندرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ عادڵ کاکە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ڕۆژی ڕابردوو سێ هاوڵاتی دیکەی خەڵکی مەهاباد بە ناوەکانی سیاوەش سوڵتانی، ڕامیار ئەبوو بەکری و ئومید ئەحمەد نژاد لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرابوون. گیانبەختکردنی هاوڵاتیەکی خەڵکی هەرێمی کوردستان لە هێرشی تورکیا. ڕۆژی سێشەممە 11 خەرمانان هاوڵاتیەکی خەڵکی هەرێمی کوردستان کە ناوی ئاشکرا نەکراوە لە هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەرناوچەی سیدکان گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان ئەو شارومەندە پیشەی شوانی بووە و کاتێک مەڕ و ماڵاتی بردووەتە بەرزایەکانی ناوچەی سیدکان لەلایەن فڕۆکەی دەوڵەتی تورکیا کراوەتە ئامانج و گیانی لەدەستداوە. شایانی باسە کە ساڵانە بەهۆی بردومانی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان دەیان کەسی مەدەنی دەبنە قوربانی. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی شەمس عومران لە شیراز. ڕۆژی سێشەممە 11 خەرمانان کرێکارانی شیرکەتی شەمس عومران لە شیراز لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کرێکارانی شیرکەتی شەمس عومران کە لە میترۆی شیراز کار دەکەن ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەرپرسانی شیرکەت تەنیا بەڵێنی درۆیان پێئەدەن. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. مانگرتن و کۆبوونەوەی کەشاوەرزان لە شادگان. کەشاوەرزانی شادگانی ڕۆژی سێشەمە 11 خەرمانان لە ناڕزایەتی بەبڕینی پشکی سوتەمەنی بە تراکتۆرەکانیان مانیانگرت و لە بەردەم فەرمانداریە و شارە کۆبوونەوە. کەشاوەرزانی شادگان هاوشێوەی هاوکارەکانیان لە شارەکانی زیکە خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی، تەزمینی کڕینی بەرهەمە کشت و کاڵیەکان، دیاریکردنی نرخی گونجاو بۆ بەرهەمەکانیان و بڕینی دەستی دەڵاڵانی بازاڕی سەوز و میوە بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی لە یەزد. ڕۆژی سێشەممە 11 خەرمانان خانەنشینکراوانی فەرهەنگی لە بەردەم ئاموزش و پەروەژدا کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داواکاریەکانیان بوون. خانەنشینکراوانی فەرهەنگی یەزد لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. بڕینی ئاوی چیل مەدرسە لە تاران. لە حاڵێکدا لە وەرزی نوێی خوێندن نزیک دەبینەوە ئاوی چیل مەدرسە لە ناوچەی هەشتی شارەداری تاران بە بیانوێنەدانی پارەی ئاوەڕۆ قەت کراوە. بەوتەی چالاکانی سنفی مەدرسەکان لە هاویندا بە بۆنەی ئیمتحانەی ژمارێک لە قوتابیان کراوەیە و خزمەتگوزارانی قوتابخانەکان بەردەوام لە نێو مەدرسەکاندا دەبێننەوە. بڕینی ئاو کێشە بۆ قوتابیان و خزمەتگوزارانی قوتابخانەکان ساز دەکات و بەرپرسیارەتی ئەو ناکارامەیە لە ئەستۆی ئاموزش و پەروەرشە کە هیچ بایەق بە تەندروستی و ژیانی قوتابیان و خزمەتگوزاریانی مەدرسە نادات.
بڵاوبوونەوەی نەخۆشیەکی جەگمەن لە زیندانی ئێڤین. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، نەخۆشیەکی جەگمەن هاوشێوەی ئەنفلۆنزا لە نێو بەندی ژنانی زیندانی ئێڤین بڵاو بووەتەوە و گیانی بەندکراوان لە مەترسی جدیدایە. توشبووانی ئەو نەخۆشیە تووشی ژانەسەر و ئازاری جەستە دەبن و ناتوانن بخەون و بێهێزن. سەختی ئەو نەخۆشیەیە تا ڕادەیەکە کە ژمارەیەکی زۆر لە ژنانی زیندان ڕەوانەی دەرمانگای زیندان کراون. بەڵام بەرپرسانی بەندیخانە لە گواستنەوەی توشبووان بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان خۆیان بواردووە. شایانی باسە کە کۆمەڵی بەندکراوی بە ساڵاتی وەکو ڕاحلێ ڕاحمی پور و پەروین میرسان لە زیندانی ئێڤیندا ڕاگیراون کە تەمەنیان سەرەوەی 70 ساڵە و گیانیان لە مەترسیدایە. گیان لە دەستدانی گوماناوی ڕۆژنامەنووسێک لە تاران. سارا تاوسی پەیامنەری وەرزشی بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستداوە. یەکەم جار هۆکاری گیان لە دەستدانی کەوتنە خوارەوە لە بەرزایی و دواتر هۆکاری پێکدادانی ئۆتۆمبیل ڕاگەیاندراوە. بەپێی راپۆرتەکان هیچ وردەکاریەک لەسەر شێوازی ئەو مردنە گوماناویە لە بەردەستا نییە. سارا تاوسی لە کۆبوونەوەی شاندی حکوومەتیدا بۆ ناساندنی وەزیری وەرزش و لاوان وێنەی کوڕەکەی عارف جێگیری یەکێمی سەرۆکی کۆماری ئاشکرا کردبوو. لەو کۆبوونەوەیەدا ڕاگەیاندرا بوو کە نابێت کەس وێنەی کوڕەکەی عارف بگرێت. بۆ بوونەوەیە گومان لە قەتڵێکی دیکەی حکوومەتی دەکرێت. بێبەشبوون لە چارەسەری پزیشکی فەرشاد ئێعتمادیفە لە زیندانی ئەهواز. فەرشاد ئێعتمادیفە تۆمەتباری سیاسی تووشی نەخۆشی معدە بووە و بەڵام بەرپرسانی زیندانی شەیبانی ئەهواز لە ناردنیەوە بەندکراوە بۆ نەخۆشخانە خۆ دەبوێرن. فەرشاد ئێعتمادیفەر زیاتر لە 14 مانگە لە زیندانی شەیبانی ئەهواز ڕاگیراوە و بەهۆی نەبوونی ئیمکاناتی بێداشتی و خراپی کوالەتی خۆراک تووشی نەخۆشیەکانی سیستمی گوارشی بووە. ئەو بەندکراوە سیاسیەوی ڕایهەناسە تەنگی لە دەرمان بێبەش و مەترسی لەسەر ژیانی دروست بووە. بێئاگایی لە بارودۆخی دوو پەرستاری دەست بەسەرکراو لە مەشهەد. دوو پەرستاری نەخۆشخانەکانی قایمی مەشهەد ماوەی 3 ڕۆژە بارودۆخیان ناڕوونە و ئەگەری ڕفاندنیان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە هەیە. محەممەد شەریفی مقەدەم دەبیرکولی گشتی ماڵی پەرستاران لە وتەبێژێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵنێری فەرەنسا ڕایگەیاند. بەپێی زانیاریە سەرەتاییەکان دوو پەرستار بە ناوەکانی ئەمین نادرپور و عەلیڕەزا زاهدی مقەدەم کە لە نەخۆشخانەکانی قایمی مەشهەد دەوامیان کردبوو ماوەی 3 ڕۆژە لەسەر کارەکانیان ئامادە نەبوون و موبایلەکانیان کوژاوەیە. جێگای ئاماژەیە کە پێشتر هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باسییان لە دەست بەسەرکردنی دوو پەرستار لە کۆبوونەوەی کادری دەرمانی مەشهەد کردبوو. و دوایین هەواڵ هێرشی موشەکی رووسیا بۆ سەرناوەندێکی پەروەردەی سەربازی و نەخۆشخانەیەک لە ئوکراین. ڕۆژی سێشەممە 13 خەرمانان سەرۆکی ئوکراینیا ڕایگەیاند دوو موشەکی باڵستیکی رووسی ناوەندێکی پەروەردەی سەربازی و نەخۆشخانەیەکی لە ناوچەی ناوەڕاستی ئوکراین کردووەتە ئامانج و بۆ هۆیەوە دەیان کەس کوژران و بریندار بوون. لە ئەنجامی ئەو هێرشەدا بەلایەنی کەم 41 کەس کوژران و 180 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی بەرگری ئۆکراین ئەم هێرشانە لە شاری پۆلتاوا کە نزیکەی 350 کیلومتری لە باشووری ڕۆژهەڵاتی کیڤە کردووەتە ئامانج. لە ڕۆژانی ڕابردوو دەیان کەس لە هێرشەکانی رووسیا و ئوکراین بۆ سەرشارەکانی هەردوو وڵات کوژران و بریندار بوون و بەرپرسانی هەردوو وڵات باس لە پێشڕەویەکانیان دەکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.